هەڵەبجە پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا چووە بواری جێبەجێکردنەوە. بڕیارە لەلایەن خێرخوازانەوە لە ماوەی 20 ڕۆژدا بە شەو و بە ڕۆژکاری تێدا بکرێت و دروست بکرێت. لەسەر ڕووبەری 2000 مەتر نەخۆشخانەیەکی تایبەت بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە دروست دەکرێت. نەخۆشخانەکە لە 64 تەخت پێک دێت و بڕیارە لە ماوەی 20 ڕۆژدا لەسەر ئەرکی خێرخوازان تەواو بکرێت. ئەم پرۆژەی لەسەر ئەرکی خێرخوازان جەنابی کاک ئاسۆ حاجی محەممەدی بامۆکی لەگەڵ جەنابی کاک حاجی عابید دەرەمەڕی دروست دەکرێت. ئەم پرۆژەیە ئەم نەخۆشخانەیە نزیکەی 64 قەرەوێڵەییە و ئەم پرۆژەیە بۆ مدەی تەوابوونەکەی پێدەچێت لە ئەوەی کە بڕێرمان لەسەرداوە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژە تەواو بێ ئەگەر جەوی بارانبارین و ئەوانە بێڵێت ئەوانش ممکنە ڕێگر بێت. هو ئەم پرۆژەیە ئەم ستافانەی کە ئێستا لێرەن ئەتوان بڵێم لە 1970 زیاتری بە ئەندازیار و بە کرێکار و وەستاوانە تا ئێستاکە خۆبەخشن. لە هەڵەبجە لە دوو شوێن 61 کەس لە کارەنتینەدان و تا ئێستا تەنیا یەک حاڵەتی ڤایرۆسەکە تۆمار کراوە، ئەویش خەڵکی شارەدەی تەوێڵەیە لە هەورامان. جێگری بەڕێوەبەری تەندروستی دەڵێت کردنەوەی نەخۆشخانەکە لە ئێستادا گرنگی خۆی هەیە و لە داهاتووشدا سوودی لێدەبینن. ئێمە پێچوانەی کۆمەڵێک ڕێیکاڵن بینا لە هەڵەبجە زۆرە پێچوانین لەگەڵەوە ئەو نەخۆشخانە تایبەتەمە نەخۆشی کۆرۆنا کە شوێنێکی تایبەتە لە ئێستادا زۆر گرنگە بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە لەبەرەوەی لە 64 بێدی تایبەت پێگێت بە نەخۆشی کۆرۆنا و 64 بێدە سپاس بۆخوا لە هەم ڕێکخراوە ئەو خێرخوازانەوە هەم لە ڕێی چەند لایەنێکی ترەوە ئێمە ئەتوانێت 64 ڤێنتیلێتەر بۆ ئەو نەخۆشخانە دابین بکرێت لەگەڵ مۆنیتەراکە ئەوە کولفەیەکی زۆرەکە خۆیان لە زیاد لە 2 میلیارد دینار. ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بە هەنی ئەزانین لەبەرەوەی لە ئێستادا کۆمەڵێک کەم و کورتی هەیە بە تایبەتی لە لەوانەیە کە ئەگەر خوا نەخواستە تووشی ڤایرۆسەکە بوون و دەشەنێ کرد و پێویستیان بە ئۆکسجینیا ئەو ڤێنتیلێترانە هەبوو. ئێمە وەکو بەڕێوەبەری بە هەنگاوێکی زۆر باش دەزانین و ژێرخانێکی زۆر گرنگ دەبێت لە ئێستادا بۆ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و لە داهاتووشدا ئەتوانێت ئیسفادەیەکی زۆر لەو نەخۆشخانە وەربگیرێت. شوێنی نەخۆشخانەکە دەکەوێتە پشت نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە و هەموو خێرخوازێک دەتوانێت بەشداری دروستکردنەکەی بکات. لەو نەخۆشخانەیە پشکنین بۆ ئەو کەسانە دەکرێت کە گومان یەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و ئامێری تایبەتی پشکنینەکەش PCR بە 100 میلیۆن دینار کراوە و گەشتووەتە بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە. بڕیارە لەو نەخۆشخانەیەدا بدرێت کە لە ئێستادا دەست بە دروستکردنی کراوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.